هیواکەی کەرکووک هیوایەکی گەورەی بە کەرکووکیەکان بەخشی. ئەم جەماوەرەی ئێستا ئەوە جارێ لێلەیە لۆلۆمەوە. هیوا ئەحمەد مستەفا بەرپرسی مەکتەبی ڕێکخستنی کەرکووک گەرمیانی پارتی دیموکراتی کوردستان لە کەرنەڤاڵی گەورەی بانگەشەی هەڵبژاردننی پارتی لە کەرکووک وتارێکی ئاگرینی پێشکەش بە جەماوەر کرد و مژدەی سەرکەوتنی بەلایەنگرانی پارتی بەخشی. ئەوتی لە هەڵبژاردننی ئەم جارە هەموو تەلیسمەکان دەشکێنین. خەڵکی کەرکووک دەیانەوێت نوێنەرانیان بنێرن بۆ پەرلەمانی عێراق تاوەکو چیتر هێزێک نەبێت ڕێگری لە خوێندنی کوردی بکات. ئەو هێزا دەیەوێت جارێکی دیکە لیستێک سەر بکەوێت کە لیستی پارتیە و بۆ جێبەجێکردنی دەستوری هەمیشەی عێراق خۆی ئامادە بکات کە خۆی لە خواستی تەواوی هاوڵاتیانی کوردستان و عێراقدا دەبینێتەوە. هیوا ئەحمەد لە کەرنەڤاڵی بانگەشەی هەڵبژاردننی پارتی لە کەرکووک وتی دەمانەوێت ئەزموونی سەرکەوتی حکومڕانی کابینەی نۆیەم لە کارەبای 24 کاتژمێری و ڕێگەوبان و خزمەتگوزاریەکانی دیکە بۆ کەرکووک بگوازینەوە. کابینەی نۆیەم کۆتایی بە مەحاڵ هێنا. دەمانەوێت ئەو خزمەتگوزاریانە بۆ کەرکووکیش بگوازینەوە. بەرپرسی مەکتەبی ڕێکخستنی کەرکووک گەرمیانی پارتی دیموکراتی کوردستان لە کەرکووک بەو گوتارەی ڕۆحێکی دیکەی کردەوە بەبەر هاوڵاتیانی کەرکووک و دڵنیایی دالەوەی بە سەرکەوتنی پارتی دیموکراتی کوردستان، کەرکووک و هاوڵاتیانی قودسی کوردستان لە ئارامی و ئاسایشی زیاتر دەژین و خزمەتگوزاری زۆرتریان پێ دەگەیەنرێت.